بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. سلام ورحمة ميرباني پروردگارتان لێبێت خوشکان برانی بەڕێز. لە دەرسی فقه گەیشتینە بابەتی بانگدان و قامەتکردن کە هەموو لایەکمان دەزانین بانگدان لەناو ئێمەدا بەچی دەگوترێت کە لە زمانی عەرەبیدا و لە فرمودەدا بە ئاذان هاتووە و هەروە قامەتیش کە پێی دەوترێت ئیقامە یا قامە ئەو کاتێک کە هەڵدەستینەوە بۆ ئەنجامدانی نوێژ. جا ئەگەر لە پێناسەکەیەوە دەست پێ بکەین بانگدان بریتیە لە ئیعلانکردنی کاتی هاتنی نوێژ بە کۆمەڵێک وشەی تایبەت کە لە پێغەمبەر و صلی الله عليه وسلم سەحابەکان خوا لێیان ڕازی بێت پێمان گەیشتووە و هەر جۆرە بانگەوازیکردنێک بکرێت بۆ ئەوەی خەڵکی کۆ ببێتەوە بۆ ئەنجامدانی نوێژی بە کۆمەڵ و بە جەماعەت دەتوانین ناوی بنێین بانگدان. بەڵام ئەو بانگدانەی کە ئێستا مەشروعە و وەک دەڵێ بووە بە سوننەت و جێبەجێ کراوە و جێبەجێ دەکرێت بریتیە لەو کۆمەڵە کەلیمانەی کە ڕۆژانە هەمومان لە مزگەوتەکان دەیبیستین و بە گوێماندا دەدرێ. ئیمامی قورطوبی ڕەحمەتی خوای لێبێت دەفەرمێت بانگدان لەگەڵ ئەوەی کە وشەکانی کەمن بەڵام مانا و مەبەستێکی زۆر گەورەی هەیە، چونکە یەکەم کە ئەڵڵاهو ئەکبەرەکان دەڵێن ئیعترافە بە پەروەردگاریەتی و بە گەورایەتی و بە لەسەڵاتی بێسنووری خوای پەروەردگار، پاشان کە شەهادەدە دێنین ئەشهەدو ئەن لا ئیلاهە ئیلا الله، ئیعترافە بەوەی کە تەنها و تەنها ئەڵڵا شایانی بەندایەتی بۆ کردنە و هیچ پەرستراوێکی دیکەی بە حەق هیچ نین جگە لە ذاتی خوای پەروەردگار کە ئەوەش تەوحیدی ئولوهیەیە، و پاشان ئیعترافکردنە بە پێغەمبەرایەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە ئیعترافیشمان بە پێغەمبەرایەتی محەممەد کرد صلی الله عليه وسلم، واتە ئەوەی محەممەد صلی الله عليه وسلم لە خواوە بۆی هێنابین هەموویمان قبوڵە و هەمووشی جێبەجێ دەکەین بە پێی توانای خۆمان. و پاشان حەیە عەلە السەڵای تێدا، حەیە عەلە السەڵا کە بانگەوازیکردنە بۆ ئەنجامدانی یەکێک لە سەرەکیترین ڕوکنەکانی ئیسلامەتی کە بریتیە لە نوێژ. و پاشان حەیە عەلە الفەلای تێدایە، حەیە عەلە الفەلاحی تێدایە کە بانگەوازیکردنە بۆ ژیانێکی هەمیشەیی و ئیعترافکردنە بە قیامەت و بە دوا ڕۆژ و بە بەهەشت و بە ڕزگاربوون لە ناخۆشیەکان بەهۆی ئەنجامدانی نوێژەوە. و پاشانیش کە ئەڵڵاهو ئەکبەر و لا ئیلاهە ئیلا الله دووبارە دەکەینەوە، تەئکیدی دەکەینەوە کە هیچ خوایەک جگە لە ئەڵڵا بوونی نییە و هەروەها هیچ کەسێکیش جگە لەو ئەڵڵایە شایانی عەبدایەتیکردن و بەندایەتیکردن و گوێڕایاڵیکردن و بەقسێکردن و بەدواکەوتن بوونی نییە. حوکمی بانگدان لە نێوان عولەمادا جیاوازی هەیە. هێندێک لە عولەما بانگدان بە واجب دەزانن، هێندێکیان دەفەرمون فەرزی کیفایەیە و هێندێکیان دەفەرمون سوننەتی موئەکەدەی پێغەمبەرە صلی الله عليه وسلم، کە بە بێگومانی لە نێوانی فەرزی کیفایەدا و لە نێوانی ئەوەی کە سوننەتێکی موئەکەدەی پێغەمبەرە صلی الله عليه وسلم حوکمەکە دێت و دەچێت کە بێگومان فەرزی عین نییە، هەموو کەس واجب نییە لەسەری بانگدا. ئەگەر واجبیش بێ فەرزی کیفایە، ئەگەر لە شوێنێک کەسێک بانگیدا واجبەکە لەسەر هەمووان لا دەچێت. و ئەگەر سوننەتیش بێت دیسان هەر سوننەتی کیفاییە، یعنی مەرز نییە هەموو نوێژکەرێک بانگی بدا لە شوێنێک بانگدرا و ئەوانەی کە گوێیان لە بانگیە بانگدانەکە بەرهەموویان دەکەوێت و بە بێگومانی ئەوەشی کە بانگ دەدا و دواتر دەینە سەری ئەوەشی کە جوابی بانگ دەداتەوە دەبنە هاوبەشی خێر و پاداشتی بانگدانەکە. سەبارەت بە فەضڵ و گەورەی بانگبێژ یا بانگدان چەندان فەرمودەی پێغەمبەرمان هەن صلی الله عليه وسلم، لەوانە کە ئەبو هورەیرە بۆمان دەجێڕێتەوە دەفەرمێت پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم لەو یعلەم الناس ما في الآذان والصف الأول
ثم لم يجدوا إلا أن يستهموا عليه لاستهموا. ئەگەر خەڵکی زانی بەیان چ خێرێک لە بانگدان و لە سەفی یەکەمی جەماعەتدا دەست دەکەوێت، ئەوە ئەگەر خەڵک بانگدانی دەست نەکەوت پایە یان سەفی یەکەمی دەست نەکەوت پایە بەبێ پشکە و قورعەکردن، خەڵک هەمیشە لەسەری پشکەیان دەکرد. بەبێ پشکە و قورعەکردن کەس نەیدەهێشت کەسێکی دیکە بانگدا یا کەسێکی دیکە بچێت لە ڕێزی یەکەم پشتی بگرێ. و پاشان دەفەرمێ وەلەو یعلەمونە ما فی التەهجیری، ئەگەر خەڵک زانی بەیان دیسان پەلەکردن لە ئەنجامدانی نوێژی نیوڕۆ چ ئەجرێکی هەیە، لەستەبەقوا ئیلەیهی، مسابقەیان دەکرد تا خواکێ زووتر نوێژی نیوڕۆیە بکە. پاشان دەفەرمێ وەلەو یعلەمونە ما فی الحاتەمەتی وەالصوبحی لەئەتەوهما وەلەو حەبوەن. ئەگەر خەڵک زانی بەیان نوێژی عیشا و بەیانی بەتایبەتی لە مزگەوت و بە جەماعەت چەندە خێری هەیە خەڵک لەسەر چینگانیش بایە لەسەر دەستانیش بایە هەر بۆی دەچوو، ئەگەر نەیتوانی بایە بژڕوە. بابەتەکەمان باسی بانکە. بانک ئەجرەکەی خێرەکەی هێندە زۆرە. ئەگەر ئینسان بزانێ خێرەکەی و پاداشتەکەی چەندە و لە قیامەت چەندە پێی بەرز دەبیەوە، ئەگەر بانگدانت دەست نەکەوت پایە لەگەڵ ئەهلی مزگەوت و لەگەڵ خەڵکی قورعەت لێ دەکرد، پشکەت لێ دەکرد، بەبێ پشکە و قورعە نەتدەهێشت کەسێکی دیکە پێش تۆکەوێتەوە لە بانگداندا. حەدیثێکی کەمان هەیە پێغەمبەر دەفەرمێ ئین المؤذنین ئەطول الناس عناقا یوم القیامە. بانگبێژان لە ڕۆژی دواییدا گەردەن و ملیان لە هەموو خەڵکی درێژترە. معلومە لە ڕۆژی دواییدا خەڵکی دەکەونە ناو عارەقەی گوناه و تاوانەکانی خۆیان. ئینسان هەتا باڵای بەرزتر بێت ئەگەری وەک دەڵێ ناڕەحەتبوونی ئەزیەت کێشانی بەو عارەقەی کە ئینسانەکان دەیکەن لە قیامەتێ ئەگەرەکەی کەمترە. جا ئەوانەی کە بانگ بێژن بە حوکمی ئەوەی بە قورگ و بە ئەوە بانگیان داوە، خوای گەورە لە بەرامبەر بانگەکەدا کە دەنگیان بەرز کردوتەوە، خوای گەورە ملیان درێژتر و بەرزتر دەکا بۆی لە ناو قیامەت و لە دەشتی مەحشەر لە ناو خەڵکی دیکەی موسڵماندا دیار بن. حديث كمان هي پیغمبر دفرمي صلى الله عليه وسلم إن الله وملائكته يصلون على الصف المقدم. خواي گەورە و مەلائیکەتەکان سەڵەوات لێدەدەن لەسەر ئەو کەسانەی کە لە جەماعەتدا دەستنە ڕێزی یەکەم، یعنی زوو دەستنە مزگەوت و ڕێزی یەکەم دەگرن. والمؤذن يغفر له مد صوته. ئەوەی بانگ بێژشە بە ئەندازەی ئەوەی کە دەنگی دەڕوە، هەرچی ئەو کەسانەی دەنگی ئەو دروستکراوانەی دەنگی بانگ بێژەکەیان پێدەکا داوای لێخۆشببوونی لێ دەکەن، یا خوای گەورە بەقەدەر ڕۆیشتنی دەنگەکەی لێی خۆش دەبێ. ئەو جار دەفەرمێت وەیصەدیقه من سەمیعه. هەر کەسێک هەر دروستکراوێک نەک ئینسان گوێی لە بانگ بێ، بانگ بێژەکەی بەڕاست دادەنێ و تەصدیقی دەکا من ڕەطب وەیابس، هەرچی تەڕە و وشکە. پاشان دەفەرمێت وەلەه مثل ئەجری من صەلا معه. هەر کەسێک بە بانگی بانگ بێژەکەی نوێژێ بکە، بانگ بێژەکە بەقەدەر نوێژکەرەکەی خێری دەکاتێ. کەواتە ئەوانەی بانگ بێژن موژدەیان لێبێ و بەبێ گومانی بانگ بێژی مەرتەبە و پلێژی گەورەیە. چەندە دەنگت بڕوە ئەوەندە لێخۆشببوونی خوات بۆ مسۆگەرە، و هەرچی تەڕ و وشکی ئەو جێگایانە هەیە کە بانگی تۆی بەسەردا تێتە بەڕێت و بانگی تۆی پێدەگا، تەصدیقی قسەکانت دەکەن و قسەکان لەگەڵ تۆ دووبارە دەکەنەوە و وەحدانیەت و پەرستشی خۆیان بۆ خوا دووپات دەکەنەوە. و پاشانیش ئەوانەی کە بەهۆی بانگی تۆوە کاتی نوێژەکەی دەزان و بە دوای بانگەکەی تۆوە نوێژەکانیان دەکەن، ئەجری ئەوانت بۆ دێ بەبێ ئەوەی ئاگاد لێبێت لە قیامەتێ هەزاران حەسەنات و هەزاران نوێژت بۆ نووسراوە لەوانەیە بۆ خۆت هەستیشت پێ نەکردبێت. فرمودەیەکی کەمان هەیە ئەبوو دەرداء دەفەرمێت ما من ثلاثة لا يؤذنون ولا تقام فيهم الصلاة إلا استحوذ عليهم الشيطان. هەر سێ کەس ئەگەر بەیەکەوە بوون بەڵام بانگیان نەدا و قامەتی نوێژیان نەکرد، ئەو بە دڵنیاییەوە شەیتان زاڵ دەبێ سەر دەکەوێت بەسەریاندا. بۆی ئینسان لە هەر جێگایەک بووی، لە هەر شوێنێک بووی، بەتایبەت ئەگەر بووی بە دەستە، بووی بە کۆمەڵ، بووی بە سێ کەس، یەکێک ببێتە بانگ بێژ باشە
وكاتك ككاتي نوێژێ دێ یەکێک قامەت کە و یەکێک ئیمان بێت و ئەوکانی کەمەش مەموم بن بۆی شەیطان لێیان دوورکەوێتەوە و شەیطان زاڵ نەبێت بەسەر سەفەر و وەک دەڵێ هاوڕێتی و ڕەفیقاتی و وەک دەڵێ دانیشتن و هەستانەکانیاندا. بۆیە ئەو ئاوەدانیانەی کە مزگەوتیان لێ و بانکیان تێدا نادرێت، ئەو شوێنانەی کە خۆمەڵێک خەڵک بەیەکەوەن شوێنی جەماعەت و نوێژیشیان هەیە و نوێژی بە جەماعەت ناکەن، بێگومان ئەو ئاوەدانیانە نزیکن و بە حەدیثی پێغەمبەر بێ صلی الله عليه وسلم شەیطان بەسەر ئەو شوێنانەدا و بەسەر ئەو خەڵکانەدا زاڵ دەبن و بەبێ گومانی ئەو خەڵکانە دەبێ بترسن لە تووڕەیی و لە سەرپێچیکردنی فەرمانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، چونکە نیشانەی موسڵمانەتی کاتی خۆی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم سریە و مفرەزەکان سەحابە و هاوڵانی دەنار بۆ بانگەوازیکردنی ئاوەدانی ولادەکان دەیفەرموو ئەگەر کاتی بانک هات چاوەڕێکن بزانن بانک دەدەن. بانکدان نیشانەی موسڵمانەتیە، بانکدان نیشانەی دینداریە، ڕەمزی خواناسینە، ڕەمزی شوێنکەوتنی پێغەمبەرە صلی الله عليه وسلم و گونجاو نییە لە شوێنێک مزگەوتی لێبێ ئاوەدانی تێدا بێ خەڵکی لێبێ بەڵام کەسێک نەچێ دەرگای مزگەوتەکەی بکاتەوە یان بانگەکەیدا و چاک وایە و باش وایە ئەو شوێنانە بێ بانک و بێ قامەت و بێ جەماعەت نەمێننەوە بۆ شێتان بەسەرماندا و بەسەر ئەو شوێنانەدا سەر نەکەوێت و زاڵ نەبێت. فەرمودەیەکی کەمان هەیە پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم الئیمام ضامن، بێگومان ئیمام ئەوەی دەبێتە ئیمام دەبێتە ضامین بەرپرسی نوێژی نوێژخوێنەکانی. ئەو کەسەی کە ئیمامەتی دەکا بەرپرسە لە نوێژی ئەو کەسانەی کە نوێژی لە دوا دەکەن. ئەگەر نوێژی ئیمامەکەی تەواو بێت، نوێژێکی چاک بێت، نوێژێکی باش بێت، ئیمامەکە خێری نوێژەکەی خۆی و خێری ئەو کەسانەشی دەگاتێک کە لە دوایەوە نوێژە دەکەن. بەڵام ئەگەر ئیمامەکە نوێژەکەی تەواو نەبێ، بە تایبەتی فاتحای ڕاز نەبێت یا ئەرکانەکانی نوێژ بە تەواوی نەزانێت، نوێژی مەئمومەکانی دروستە بەڵام نوێژی خۆی هەڵەی خۆی دەگەڕێتەوە سەر خۆی. بۆی ئاگاتان لێ بێت ئەو کەسانێکی ئیمامەتی دەکەن، ئیمامەتی بەرپرسیارەتیە، مەسئولیەتە و هەموو نوێژی نوێژ خوێنەکان بە نوێژەکەی تۆ بەستراونەتەوە. بۆی ئەگەر دەزانی نوێژەکەت تەواو نییە نوێژەکەت ڕاستکە، ئەگەر زانی فاتحات تەواو نییە فاتحایەکەت ڕاستکە، ڕکوع و سوجدەکانت جوانکە، چونکە تۆ تەنها تەنهانی مەجموعەیەک خەڵکی دیکەش لە دوای تۆ نوێژە دەکەن. ئەگەر ئیمامەتیەکەت ئیمامەتیەکی باش بێ و چاک بێ بێگومان مەرتەبە و پلەکەت گەورەیە، بەڵام کاتێک خەلەل لە نوێژەکەتدا هەیە بێگومان بەرپرسیارەتی و خەلەل و کەم و کووری کە لە نوێژەکەیدا دروست دەبێ، خەلەل و کەم و کووری ئەوانیش بۆ تۆ دێ و تۆ لی بەرپرسی. پاشان دەفەرمێ وەالمؤەذین مؤتەمین، بانگدەرەکانیش باوەڕپێکراوی ئومەتی ئیسلامین. بۆیە ئەوانەشی کە بانگ بێژن بێگومان ئەگەر لە شوێنێک بانگ دەن کە تەوقیتی لێ نەبێت و وەک دەڵێ ئەو کاتانە دیاری نەکرابن کە کاتی بانگن دەبێت لی بزانێ. هەتا کاتی بانگنەیە پێش بوونی کاتی بانگ دەربانگی بکە گوناهی ئەو کەسانەی دەکەوێت تەملیکە بە هەڵات بە بانگیوی نوێژە دەکەن. بۆیە ئەوانەی کە لە جێگایەک بانگ دەدەن تەوقیت و سەعاتی بۆ دانراوە بێگومان دەبێت چاوەڕێکەکەی تا تەوقیتەکە تا کاتی نوێژەکەی دێ، یان بۆ خۆت دەبێت معلوماتت هەبێ دڵنیابی لەوەی کە نوێژ بووە ئەوجا بانگ دەیت، چونکە خەڵک ئەتۆی بە ئەمین داناوە و یەکێک لە مەنجەکانی بانگدەریش ئەوەی دەبێت بانگدەرێکی ئەمین بی، چونکە خەڵک متمانەی بە تۆ کردووە بە بانگی تۆ نوێژێ دەکات کە تۆ بانگدا لەوانەیە خەڵک سەیری سەعاتیش نەکات دابەستێتە نوێژێ. جا پێغەمبەر فەرمووی اللهم ارشد الائمة، خوایە ڕێنمونی ئیمامەکانمان کە وەغفر للمؤذنین، لەو کەسانەش خۆش بووە کە بانگدەرن. فەرمودەیەکی کەمان هەیە کە پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم خوای گەورە سەری سوور دەمێنێ لە کەسێک کە شوانی مەڕە لە ناو دۆڵ و شێوێک لە بن شاخ و لە دەشتێکدا وەختی بانگی دێ بانگی دەڵێ، پاشان کە بانگی گوت دەچێت نوێژەکەشی دەکا. خوای گەورە پێغەمبەر دەفەرمێ خوای گەورە دەفەرمێت بەندەکانم مەلائیکەتەکان سەیری ئەو بەندەیە بکەن،
بانگیدا نوێژیشی کرد لەبەرەوەی لە من دەترسێ کەس چاوی لێ نییە کەس ئاگای لێ نییە لەبەر من بانگیدا و هەروەها نوێژیشی کرد ئەوە ئاگادار بن لەو بەندەیەم خۆش بووم و هەروەها بڕیاریشمدا بیخەمە بەهەشتەوە بۆی ئەو فەرمودەیە هەر بۆ بانگ هەر بۆ شوانەکان نییە ئەو کاتانەی دەچینە دەشت و دەر دەچینە دەرەوەی شار دەچینە جێگایە کە دەنگی بانگمان پێناگات ئەگەر بەتەنهاش بین سنەتە بانگ دەی بە دەنگێکی بەرز و بڵین چونکە هەموو ئەوانەی کە دەنگی بانگەکەت دەبیستن لە قیامەتدا شەفاعەتت بۆ دەکەن و شاهیدیت بۆ دەدەن و داوای لێخۆشبوونت بۆ دەکەن و پاشانیش بەر ئەو فەرمودەی پێغەمبەری خوا دەکەوی صلی الله عليه وسلم بە نەسی فەرمودەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خوای گەورە قەراری لێخۆشبوونی بۆ ئەو جۆرە کەسانە دەرکردووە کە لە تەنیاییدا بانگ دەدەن و نوێژ دەکەن و هەروەها بڕیاری چوونە بەهەشتیشت بۆ دراوە کە ئەوە مەرتەبەیەکی گەلێک گەورەیە. بابەتێکی دیکە لەسەر بانگدان چۆن هات طبعا سەرەتا لە ساڵی یەکەمی طبعا هیجری لە مەکەی طبعا پێم سەحابە و پێغەمبەر صلی الله عليه وسلم بانگیان نەداوە دەزانین کە وەزعی موسڵمانان لە مەکەی حاڵەتێک بارودۆخێکی تایبەت بوو دوای ئەوەی کە چوونە مەدینەی و ئیسلامەتی ئاشکرا بوو لە ساڵی یەکەمدا بانگ داهێنرا یا دەستکرا بە بانگدان بەڵام چۆن سەرەتا کۆمەڵێک شێوازی هەبوون یەکەم جار هیچ بانگێک نەبوو خەڵک بۆ خۆی دەیانزانی یا ئەگەر زانی بەیانکەی کاتی نوێژێ هەر کەسەی لە خۆ ڕادەهاتە مزگەوتێ و ڕادەوەستان تا پێغەمبەر دەهات صلی الله عليه وسلم قامەتی بۆ دەکردن. هێندێک جار ئیمامی عومەر بە بیلالی دەگوت کە وەختی بانگی دادەهات دەیگوت هاوار کە بڵێ خەڵکی ناکاتی نوێژە وەرن بۆ جەماعەتی ئاوا بەو شێوازە خەڵکی بانگ دەکرد بۆ جەماعەت جا کە ئەوە هاتە پێشێ سەحابەکان کەوتنە مشتومڕ هێندێکیان گوتیان وەرن بە ناقوسێک جەڕەسێک یا ئەوەی پێ دەوترێت زەنگوڵ کە مەسیحیەکان بەکاری دێنن بە ئەوە بەکاربێنین یان ئەوەی کە قەڕن وەکو شێوە قۆچێکی بووە جوولەکەکە کاتی عیبادەت فویان پێدا کردووە و دەنجی لێوە هاتووە خەڵک پێی کۆبووتەوە دیارە پێشنیاری ئەوەی کراوە گوتویانە باوەکو مەسیحیەکان ئەو زەنگوڵە یا ئەو جەڕەسەیە لێ دەین کە کاتی بانگەکان هات دیارە چەند ڕۆژێک ئەوەیان بەکارهێناوە بەڵام عەبدوڵای کوڕی زەید خوا لێ ڕازی بێ دەفەرمێت ئەو ڕۆژەی کە ئەو جەڕەسەمان بەکارهێنا شەو لە خەومدا وەختی نوێژە هات یەک لە سەحابەکان دەوان دەستی دایە جەڕەسەکەی لێدا پێیان گوتم بە دوایکەوە و دەڵێ مەهێڵە ئەو جەڕەسەی لێدا ئەویش دەڵێ گوتم ئەی چی بکەم فەرمووی وەرە ئەمە شتێکی دیکەت فێر دەکەم چاکتر لەوە جا هەر لە خەودا عەبدوڵای کوڕی زەید فێر کراوە کە بڵێ الله ئەکبەر الله ئەکبەر ئەو بانگەی کە ئێستا هەیە الله ئەکبەر الله ئەکبەر کە فێری طبعا بانگەکەی دەبێت و فعلەن بانگەکەی دەڵێتەوە هەر لە خەوەکەیدا بانگەکەی بەکاردێنێ لە جیاتی جەڕەسەکە کە بەیانی بە خەبەر دەچێتە خزمەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم خەونەکەی بۆ پێغەمبەر دەجێڕێتەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێت خەوەکەت خەوێکی حەق خەوەکەت خەوێکی ڕاستە بەڵام بڕۆ بیلالی حەبەشی بێنە فێری ئەو کەلیمانەیکە فێری ئەو شانەی کە چونکە ئەو لە تۆ دەنگی بەرزترە و دەنگی خۆشترە ئەوەش ئیشارەت و ئاماژەیە کە بانگ بێش ئەگەر بکرێت دەنگی بەرز بێت ئێستا کە مکەبەرەی زۆر کێشە نییە دەنگ بەرزی بەڵام بانگی ڕەوان بێت و دەنگی خۆش بێ بێگومان ئەگەر کەسی دەنگ خۆش و بانگبێژی ڕاست بانگ ڕەوان هەبن چاگنیە کەسانێک بانگدەن کە بانگەکەیان ڕەوان نییە و هەڵەی تێدایە یا دەنگیان خۆش نییە بە تایبەتی ئێستا کە بانگ بە مکەبەرەیە خەڵکێکی زۆر سەوتەکەی بۆ دەچێت لە وڵاتی ئێمەش سوپاس بۆخوا مزگەوتمان زۆرە و بانگمان زۆرە ئەگەر
دەنگی بانگەکان بێگومان خۆش بێت کاریگەری لەسەر دەرونی ئینسان و لەسەر دڵی ئینسان هەیە ئینسان دڵی زۆرتر دەجۆشێ و دەخرۆشێ و دەجوڵێ بەرەو مزگەوت و جەماعەت بەعکسەوە ئیسە ئەگەر دەنگی ناخۆش یان بەتایبەتی ئەوانەی بانگیان هەڵەیە کە بەبێ گومانی بانگبێژەکانی وڵاتی ئێمە دەتوانێت بڵێن 99% خۆبەخشانە بانگ دەدەن و بە خێری خۆیان بانگ دەدەن و زۆریشیان بێگومان پێیان وایە بانگەکەیان ڕەوانە بانگەکەیان ڕاستە و لەوانەیە کەسیش نەبێت دەنگی خۆی بۆ خۆی پێ ناخۆش بێ بەڵام ئەوانەی کە بانگ دەدەن چاک وایە یەکەم خۆیان تاقیکەنەوە لای کەسێکی شارەزا بۆی بزانن توان بانگەکەیان ڕاستە یا ڕاست نییە بۆی بە هەڵە بانگ نەدەن و پاشان ئەگەر دیسان زانیان دەنگیان خۆش نییە یا لەوان دەنگ خۆشتر هەیە مەجال بۆ دەنگ خۆشەکان بکەنەوە بەڵام دەنگ خۆشی بەتەنێنا بانگڕەوانی ئەو جار دەنگ خۆشی ئەوانە بە نەسی فەرمودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە پێغەمبەر بە عەبدوڵڵای گوتووە بڕۆ بیلالی بێن ئەو لە تۆ دەنگی بەرزترە و دەنگی بە لە تۆ خۆشترە جا دەفەرمێ کە چووم بەبێ ئەوەی پێی ناخۆش بێت سەحابەکە بۆ خۆی خەونەکەی دیوە خۆی بیلالی فێری بانگەکەی کردووە هیچی پێ ناخۆش نەبووە چووە کەلیمەکانی فێری بیلالی کردوون و پێغەمبەر فەرموویەتی بیلال بەو بانگەی بانگدا کە بانگی داوە نوێژی بەیانی بووە دەفەرمون ئیمامی عومەر بە حەباکەیەوە هاتە دەرێ بە پەلە حەباکەی لە دەخوا دەخشکە فەرمی سوێن بەخوای گەورە ئەمن ئەو شەو ئەو بانگەم لە خەودا گوێ لێ بووە کە دیارە خەوی عەبدوڵڵای و خەوی ئیمامی عومەریش وە چەند سەحابەیەکی دیکەش لە ڕیوایەتی دیکە دەهاتووە کە هەمان خەویان بینیوە و لێک شەودا شێوازی بانگیان پێ گوتراوە و فێرکراون لەو کاتەیەوە تەبعاً بانگدان بەو شێوازەی کە ئێستا باوە و ئیجماع و کۆدەنگی تەبعاً هەموو ئومەتی ئیسلامی لەسەرە کە بە چەند ڕیوایەتێک بانگ هاتووە بەڵام لە هەموو ڕیوایەتەکاندا هەمان کەلیماتن بەڵام لە دووبارەکردنەوەی ئەڵڵاهو ئەکبەرەکان و حەی عەلە السەڵا و ئەوەکاندا هەندێک خلافاتی جیاواز یعنی کەممان هەنە بەڵام ئێستا ئەوەیان کە ئێستا بانگی پێدەدرێ و تەوان هەمومان لەوانەیە بانگەکە بزانین ئەڵڵاهو ئەکبەر ئەڵڵاهو ئەکبەر ئەڵڵاهو ئەکبەر ئەڵڵاهو ئەکبەر کە چوار ئەڵڵاهو ئەکبەرە لە سەرەتادا ئەشهەدو ئەن لا إله إلا الله أشهد أن لا إله إلا الله دو جار أشهد أن محمد رسول الله أشهد أن محمد رسول الله دو جار حي على الصلاة حي على الصلاة كأوزور خلق هلا بكاري دينه عنيا حيا إنجا حينيا حي على الصلاة حي على الصلاة فاشن حي على الفلاح حي على الفلاح الله أكبر الله أكبر لا إله إلا الله كأو شوازي بانگدانا بوتا بانگدانێکی ڕسمی لە هەموو دەوڵەت و وڵاتانی مسلمان بەو ئاوازە و بەو کەلیمانە و بەو وشانە وەحدانیەت و یەکتایی خوای پەروەردگار ڕۆژانە 5 جار لە هەر شوێنێک ئەڵڵاهو ئەکبەرەکە و ئەو شێوازی بانگە دووبارە دەبێتەوە و بەهۆیەوە مسلمانان تێیدا کۆ دەبنەوە بۆ نوێژی بە کۆمەڵ و نوێژی بە جەماعەت لەسەر بانگ کۆمەڵی خاڵی دیکەمان ماوە پشتیوان بەخوای پەروەردگار لەوانەکانی داهاتوودا باسییان دەکەین وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين